حەمەد ئاغای مێرگەسۆری بوو بۆچی لەلایەن مەلا مستەفای بارزانیەوە گول لە باران کرا. شەپۆل فاخر مێرگەسۆری لە کتێبی زمانی تاوان هاتە قسە دەڵێت یەکێک لە پیاوە بەتوانە و ناسراوەکانی خێڵی شێروانی ئەحمەد ئاغای کوڕی سوڵتان ئاغایە کە بە ئەحمەد ئاغای بێسراوی ناسراوە. خزمایەتی بێسراویەکان لەگەڵ بنە ماڵەی بارزانیەکان لە سەردەمی ئەحمەد ئاغادا دەستی پێکرد. ئەحمەد ئاغا خوشکەکەی خۆی بە ناوی خاتون داوەتە شێخ محەممەدی باوکی مەلا مستەفای بارزانی. دوای لە سێدارەدانی عەبدوسەلام شێخ ئەحمەد دەبێتە شێخی بارزان کە شێخ محەممەد مرد. ئەحمەد ئاغا مەلا مستەفای هێنایە لای خۆی و بەخێوی کرد و دواتر کچێکی خۆشی کە ناوی مەحبوبە بوو دایە مەلا مستەفای بارزانی. حەمەد ئاغای مێرگەسۆری برای سوڵتان ئاغای باوکی ئەحمەد ئاغایە. حەمەد ئاغا لە ساڵی 1900 لەدایک بووە و سەرۆکی خێڵی شێروانی بوو. بە مێرگەسۆری ناسراو بوو چونکە لە مێرگەسۆری ناوەندی قەزای زێبار دادەنیشت. 4 ژنی هێناوە و 3 کچ و 2 کوڕی هەبوون. حەمەد ئاغا خزمایەتی لەگەڵ شێخەکانی بارزانی هەبوو. لە خۆشی و ناخۆشی شێخەکانی بارزان بەشداری کردووە. لە هەموو شەڕێکی بارزانیەکاندا بەشدار بووە. لە ساڵی 1930 لە شەڕی نێوان بارزانیەکان و برادۆسیەکاندا سەرپەرشتی بەرەی خواکورکی کردووە و لە گوندی ئەلموش بریندار بووە. لە بزوتنەوەی بارزانی یەکەمدا لە ساڵی 1932 پێشەنگی ئەو هێزانە بوو کە بەرگریان لە خاکی بارزان دەکرد. لە کاتی دامەزراندنی کۆماری مەهاباددا لە ساڵی 1946 پلەی کۆڵۆنێڵی پێبەخشرا و لێپرسراوی بەرەی سەقز بوو. دواتر لەلایەن حکومەتی پاشایەتیەوە گیرا و 6 ساڵ زیندانی کرا و دواتر کە ئازاد کرا گەڕایەوە ناوچەی بارزان. دوای ئەوە حەمەد ئاغا بووە کەسی یەکەمی بارزانیەکان. لەگەڵ دەستپێکردنی یەکەم تەقەی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 حەمەد ئاغا بووە پێشمەرگە و تاکو پلەی ئامرهێزی سەفین نەوەستا. حەمەد ئاغا مێرگەسۆری کەسێکی ناسراوی ناوچەکەی خۆی بوو و قسەی لە لای هەموو کەسێک دەیخوارد و دیوەخانەکەی هەمیشە پڕ بوو لە خەڵک. حەمەد ئاغا دۆستایەتی و ناسراویەتی لەگەڵ زۆربەی سەرکردە و کەسە دیارەکانی کوردستاندا هەبوو. هەمیشە حەزی لە ئاشتی بووە و لەلایەن بارزانیەکانیشەوە جێگەیەکی دیار و تایبەتی هەبووە. حسێنی کوڕی لە ساڵی 1963 لە شەڕی بەرگری لە بارزان دەکوژرێت. حەوت کوڕی لە نێوان ساڵەکانی 1970 بۆ 1975 لەلایەن بنەماڵەی بارزانی قەتڵ و عام کران و کوڕێکیشی بە ناوی نزار لە ساڵی 1976 لە بەغدا بە دەستکیسەی کوڕەکانی بارزانی کوژرا. حەمەد ئاغای مێرگەسۆری لە ڕیزەکانی شۆڕشدا مایەوە تاکو ساڵی 1972 بە فەرمانی مەلا مستەفا دەست بەسەر کرا و دواتر لە ساڵی 1975 هەر بە فەرمانی مەلا مستەفای بارزانی گول لە باران کرا.